پەروەردەی سلێمانی بکەم بۆ بەشداری پێکردنی قوتابخانە حکومیەکانی شاری سلێمانی و دووپاتکردنەوەی پاڵپشتیەکەیان بۆ ئۆلۆمپیاتەکە. جێخۆیەتی سوپاسی مامۆسایانی گشت قوتابخانەکان بکەم لە هاوکاری و ڕێنوێنیکردنی خوێندکارەکانیان. هەروەها سوپاسی خۆمان ئاڕاستەی مامۆسایانی زانکۆی سلێمانی و سەرپەرشتیارانی قوتابخانەکان و مامۆسایانی زانکۆی تیشکی نێودەوڵەتی بکەین لە گرتنە ئەستۆی ئەرکی هەڵسەنگاندنی پرۆژەکان و نمرە پێدانیان کە بەڕاستی زۆر ماندوو بوون لە ئەم ئەرکە قورسەدا. لە کۆتاییدا سوپاسی تایبەتمان بۆ دایک و باوکە قەدرگرانەکانە کە هەمیشە پاڵپشتی مناڵەکانیان بوون و هاندەریان بوون لە نوێگەری و فێربوون و بەدەمەوە هاتنی زانست و زانیاری.